دوا بەدوای بە پارێزگابوونی هەڵەبجە وەرزشی ئەو شارە بەرەوچۆ دەڕات و چی بۆ پێشکەوتنی وەرزشی ئەو شارە دەکرێت. ئایا لە ڕابردوودا کەمکردنەوەی یانەکانی ئەو ناوچەیە بە بڕیاری سیاسی بووە یاخود وەرزشکارانیش لەگەڵ ئەو کەمکردنەوەیدا بوون. ئایا لە ئێستادا کە تەواوی لایەنە سیاسەکانی کوردستان لە ناو شاری هەڵەبجە خەریکی یانە دروستکردنن تا چەند لەسەر بنەمای وەرزشی ئەو یانەنە دروست دەکرێت یاخود کێبڕکەی سیاسی لایەنەکانە و دەیانەوێت جارێکی تر سیاست تێکەڵ بە وەرزش. لە ئێستادا کاتی ئەوە نەهاتوە ئیتر لایەنە سیاسەکان لە ناو یانە و دامەزراوە وەرزشەکاندا دەستبەرداری کەسە سیاسەکانیان ببن و کەسانی وەرزشی شوێنیان بگرنەوە. وەرزشی پارێزگای هەڵەبجە تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئەنسپۆر دەبێت. ئێوەش دەتوان ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و لەگەڵ میوانی بەرنامە سرۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەین. هەر لە مەڵقەیەدا ئەو ئاشکرا دەکەین کە سەرکردە سیاسەکانی کوردستان لە مۆندیالی 2014 بەرازیل هاندەری کام هەڵبژاردەیەن. هەروەها کەسایەتێکی دیاریش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاراستە. ئەنسپۆر شەوی هەینی کاتژمێر 7:05